ئێوارەتان باش، من سامان بەشاردین بەرنامەی حەوت پرسیارتان پێشکەش دەکەم. ئەمڕۆ کۆمەڵێک لە کارمەندانی ڕێکخراوە ناحوکمیەکانی حکوومەت یاریمی کوردستان کۆنگرێکی ڕۆژنامەنووسیان بەست هەندێک نێنیان ئاشکراکە کە گوایە لە ناو ڕێکخراوە ناحوکمیەکان گەندەڵی هەیە، کاری نایاسایی هەیە، هەروەها ئەم ڕێکخراوە فەرمانگەی ڕێکخراوە حکومیەکان مۆڵەتی هاوڕەگەزبازیاوە بە هاوڕەگەزبازان کە ئەمانە کۆمەڵێک شت بوون کە ئەمڕۆ باسییان لێوە کرد جگە لەوەی کە گەندەڵی دارایی هەروەها گەندەڵی نایاسایی کراوە. ئێمە زۆر هەوڵمان نا لایەنی پەیوەندیدار کە سەرۆکی فەرمانگەی ڕێکخراوە ناحوکمیەکان وەربگرین، بەڵام خەم خۆی وەم جێگرەکەی ئامادە نەبوون قسەکەن. دواترش ئەو کەسانەی کە خۆیان کۆنگرەکەیان کرد هەر ئەوانیش زوو پەشیمان بوون و ئامادە نەبوون لە بەرنامەکەم ئامادە بن. من پەیوەندیم بە زۆربەیانەوە کرد، بەڵام لێرە گرفتێک هەیە. گرفتەکە ئەوەیە ئەوەی کە من بە دوواداچوونم بۆ کرد، دەگوترێت ئەم کۆمەڵە کەسە کە پێشتر پشتگیری بەرپرسی پێشووی فەرمانگە ناحوکمیەکانیان کردووە لەگەڵ ئەوانە بوون، ئێستا ئەم کەسەی کە هاتووە بەناوی کاکفەلاکە بەڕێوەبەری گشتی فەرمانگە ناحوکمیەکانە لەگەڵ ئەمە کێشەیان هەیە. ئەم کۆمەڵەیش وەکو ئەوان دەڵێن کە زانیاریان بە من یاوە، مانگێک پێش ئێستا هەمویان لە نێو فەرمانگەی ڕێکخراوە ناحوکمیەکان نەماون، گواستراونەتەوە. ئەم ڕۆژ بۆیە ئەم کۆنگریان کردووە، گوایە لە بری ئەوەی کە گواستراونەتەوە ئەوان خۆیان دەڵێن ئێمە دەستمان لە کار کێشاوەتەوە وەکو هەڵوێستێک کە ئەو کاریان بەرامبەر کراوە. بۆیە ینی کەینوبینی زۆر زۆرە، هەم لە گەندەڵیەکەی هەم لەم گروپە کە هاتووە گروپێکی کەیە. بەڵام بۆ من کە گرنگ بوو بەرنامەی لەسەرکەمەوەیە کە ئێمە زۆر جار باس لە گەندەڵی حکومەت دەکەین یا چینێکی خواردتر، بەڵام ئەگەر گەندەڵێکە بگاتە ناو ڕێکخراوە ناحوکمیەکانمان کە چینێکن کە کاری مەدەنیەکەن، ئەبێ دۆخی ئەم هەرێمە بەکوێ بکات. بۆیە ینی بەلامەوە گرنگ بوو من ئەمڕۆ دوو میوانی بەڕێزمێ کە خۆیان ئەزمونێکی باشیان لە کاری ڕێکخراوەیی هەیە، خاوەنی ڕێکخراون، هەروەها بەرکەوتنیشان لەگەڵ ئەم گروپەی پێشتر و ئێستاشدا هەیە. من ئەمەوێ بزانم کێشەکە لەکوایە، ئایا گەندەڵی هەیە نییە، بۆچی ئەم گروپە ئێستا جابوونەتەوە هاتوونەتە دەر و بەم جۆرە قسەکەن. ئەویش میوانەکان مەریەکە لە عیماد حەمید بەڕێوبەری ناوەندی نیشتیمانی بۆ مافی مرۆڤ کە بە خۆشحاڵی و لە ستۆدیۆ میوانمە کاگمان جەنابتان بخێر. لە سەی سادقیشەوە قەزای سەی سادقیشەوە میوانێکمان دەبێت بە ناوی سەروەر مام سلێمان کەوی چالاکی ڕێکخراوەکانە لە یەک دوو ڕێکخراویشدا پێشتر کاری کردووە. پێم وایە هەتا و ئامادە بێ لەگەڵ کاک عیماد گفتوگۆ دەکەین، دواتریش لەگەڵ ئەو گفتوگۆی زیاترەکە. کاک عیماد ڕەنگە جەنابەت ئەمڕۆ ئاگادار بی ئەم گروپەی کە ئەمڕۆ ئەم کۆنگرە ڕۆژنامەنووسیان کرد، ئەگەر پێم بڵێ ڕاستی و دروستی ئەم کێشەیە چییە؟ ئایا ڕاستە کە لە ناو فەرمانگەی ڕێکخراوە ناحوکمیەکانە گەندەڵی و کاری نایاسایی هەیە، یا نەخێر ئەمە تۆمەتە بۆ ئەوانەی دروستەکەن؟ پێم وایە بەرکەوتنت لە هەردوو گروپەکە هەیە جەنابەت. باڵە بڵێ ئەمڕۆ سەرتای دروستبوونی فەرمانگەوە کارمانگەڵ و فەرمانگەیە کردووە. ئەلباتە و فەرمانگەیە بۆ زانایی جەنابەت و بینەران سەر بە ئەنجومەنی وەزیرانە، سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیرانە، وەتە فەرمانگەی کە حکومیە کارەکەی بریتیە لە ڕێخستنی کاروباری ڕێکخراوە ناحوکمیەکان بە یاسای ژمارەیەکی ساڵی 2011 کە ئەو یاسایەکێکە لە پێشکەوتوترین و باشترین و ڕاقیترین و یاسانەی کە لە هەرێمی کوردستان دەرچوێنراوە، کە حکوومەتی هەرێمی کوردستان زۆر جار فەرمانگەکانی وەزارەتەکانی دەستەکانی تەحمولی ئەم قانونە ناکەن و پێیان وایە قانونێک کە دەستی ڕێکخراوەکانی زۆر کردوتەوە و تەنانەت لە ماوەکانی پێشووترا هەوڵێکی زۆر هەبوو بۆ هەموارکردنەوە ئەم یاسایە و یانویستم یاسایە بەرنەوە پەرلەمان و بۆ جۆرەی کە لە بەرژەوەندی حکوومەت و هەیمەنی حکوومەت بەسەر ڕێکخراوەکان و کۆنتڕۆڵکردنی
ڕێکخراوەکانە هەمواری بکەن کە خۆشبەختانە بە سوپاسەوە سەرۆکی پێشی پەرلەمان ڕێگر بوو لەو کارە و ئەندامانی لیژنەی کۆمەڵی مەدەنی بە هەمان شێوەوە ئەڵبەت دەژێر فشاری ڕێکخراوە ناحکومیەکان لە ناوخۆ دەرەوەی وڵات. سەبارەت بەم گرفتەی ئەمڕۆ ئێمە ڕاستی و دروستی بابەتەکەەوە بێ برادرانی فەرمانگە کە بەرپرسن و ئەو بە ڕێزانشی کە گلەی و ڕخنەکانیان هەیە خۆیان وەڵامی ئەمە بدەنەوە، وەڵامی و پرسیارانی جەنابەت بدەنەوە کە ئایا ئەم بارودۆخە چۆن و چۆن نییە. بەڵام ئەوەکۆیەوە کە مامەڵەتان کردووە گۆڕانکاری هەبوو ئایا ئەو گەندەڵەی لە ڕووی دارایی و یاسایی ئێستا لە فەرمانگەکەیە هەبووە ئایا پێشتر جیاوازەکەی لەگەوەی پێشترا چی بووە؟ یەکێک لەو بابەتانی کە ئەڵبەت من بابەتە دارایی و مالکی هیچ تەداخولێکمان نییە، ئەوە چکە پەیوەندی بە نەزاهە و بە بابەتی ڕەشوە بە ئەگەر ئەم شتانە وابێ و پێویستی بە سەلمانێکی یاسایی قورسەیە کە مە ناچین ئەو باب و ناتوانین. بەڵام لە دیوە کارگێڕێکی فەرمانگەەوە کەیشێک بوو لەو بەشی کە ئەمڕۆ لە بەیاننامەکەی ئاماژیان پێدا من ئێمە ئەتوانین ئەمە لە خولی پێشووی فەرمانگە ڕێکخراوە ناحکومیەکان لەگەڵ بەرپرسانی فەرمانگە خۆی لەگە بەڕێوەبەری بەشەکان لەگەڵ سەرۆکی فەرمانگە جارێک و دوان و سیان ئێمە دانیشتوین قسەمان کردووە بەریەک کەوتوین تا ئاستی توند لەگەڵ ئەکترا ڕۆشتوین و تەنانەت سەنگەرمان لێگرتوون چوینێتە ئەنجومەنی وەزیران سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران سەرۆکی وتەبێژی پێش حکوومەتی هەرێمی کوردستان داواکاری گشتی ینی هەموو ئەو شوێنە یاسایانەی کە پێویست بوو بێ ئێمە پەرلەمانی کوردستان ڕێکارەکانمان گرتووەتە بەر لە تاو ئەو ڕێکار و ئیجراتیانی کە لە لایەن ستافی پێشووی فەرمانگەوە لە بەرامبەر ڕێکخراوەکانە گیرایە بەر ناڕازی بووین هەڵستافە خراپتر بوون لەوەی کە ئێستا باسی باش ئەمە ئەخنا قسەکە لەسەرەوەیە کە گوایە ئەوان مەحسوومترن لەوەی کە ئێستا هەیە. یعنی ئەو باس لە کە ئەمڕۆ کە کۆنگرێکیان کردووە ئەوانە گەندەڵی و کارەناسیەکان لە ئێستاە کرێ بەم دەستە نوێەوە. بەڵێ دیارە ئەوە بیسەلمێنن ئەوان و ئەوانی تەرەفی بەرامبەر لە فەرمانگە ڕێکخراوە ناحکومیەکان سەرۆک و جێگر و ئەو بەڕێزانی کە ناویان هاتووە توانن سکاڵای یاسایی بکەن ئەگەر ناوزڕاندنێک بوو بێت تەشیرێک بوو بێ بابەتێک لەوە ئەوە کەوێتەوە بینی خۆیان ئەوە ئێمە وەکو ڕێکخراوەکان کە بەر فەرمانگە کەوتوین من قسە لەسەر ئەو جانب بێ باش ئێمە شایەتیە دەین کە ستافی نوێی فەرمانگە لە بەڕێ سەرۆکی فەرمانگە کاک فەلاح و جێگرێکی کاگردی مامەڵێکی تەواو جیاواز تەواو مەدەنیانە. ئەلبەت کاک سامان جەناب تزانی ڕوئیای کابینی نوێی حکوومەتی هەرێمی کوردستان صرف ڕوئیایەکی ئەم نییە بە ڕوئیایەکی ئەمنیش بووە و گلەیەکی گەورەی ئێمە لەو فەرمانگە ئەوە بووە کە ڕوئیاکە ڕوئیایەکی ئەمنیە مامەڵە لەگەڵ ڕێکخراوەکان مامەڵێکی ئەمنیە. یەکێک لەو بابەتانی کە ئەمڕۆ لە بەیاننامەکە ئاماژەی پێدرا بوو بریتی بوو لە هەڵۆشانەوەی بەشی بەدۆداچوون سڕکردنی ئەفو سڕکردنی بەشی بەدۆداچوون لە فەرمانگە کە پێم هەبوو یەکێکە لە باشترین و کارانەی کەم ستافە کردوێتی بەشی بەدۆداچوون لە فەرمانگە ڕێکخراوە ناحکومیەکان لە زەمەنی ستافی پێشوو تەواو بەشێکی ئەمنی بوو و بەڕاستی زۆری بۆ ڕێکخراوەکانی نابوو عزیزێکی زۆری ڕێکخراوەکانیدا یعنی کاک سامان ئێمە بەپێی یاسای کاری ڕێکخراوە ناحکومیەکان ژمارەی ساڵی 2011 پێویستە هەموو ساڵێک ساڵانە بە شێوەیەکی ساڵانە هەموو ڕێکخراوەکان راپۆرتی چالاکی و دارایی خۆیان پێشکەش فەرمانگە بکەن ئەمە واجبێکی قانونی لەسەر شانیان ئێمە هەڵەساین کە راپۆرتی دارایی ساڵانەمان پێشکەش بە فەرمانگە ئەکرد بەڵام دوای ئەوەی کە راپۆرتەکەمان تەقدیمە کرد دوای راپۆرتەکەش پەسەند دەکرا لە بەشی بەداداچوونەوە پەیوەندیت پێوەکرات تکایە سەردانی فەرمانگە بکە ئیتر ڕێکخراوێک لە کەلارەوە لە هەڵەبجەوە لە زاخۆوە لە دووەکەوە بڕۆ بۆ هەولێر فەرمو وەڵام مقابلە دێ مقابلەکە چییە هەمان ئەو زانیارانی لێ پرسیتەوە کە لەناو راپۆرتەکە خۆت تەقدیمت کردووە ینی بەبێ هیچ مناسبەیەک ئەلبەت دیدێکی ئەمنی هەبوو دیوێکی ئەمنیە بوو خەریکی چینایە ڕێکخراوە نێودەوڵەتەکان پێتان دەڵن فلان ئیش بکە و فیسار ئیش مەکە ئایا پێتان دەڵن وا بکە وامەکە ینی بۆەوەی کە دیوی پشتەوەی ینی زۆر جار تێنەگەشتن بۆ ئەسڵ لە کاری ڕێکخراوەکان تێنەگەشتێکی گەورە لەلایەن کە ستافی پێشووە ئەمە پەیوەندی بەلایەن گری و لایەن نەگرتنەوە نییە بەڵکو باسکردنی واقعەکە ئێمە وەکو خۆمان راپۆرتێکمان ئامادەیە لە ماوەی داهاتووە راپۆرتەکە بڵاوەکەینەوە لەسەر کۆی ئەو کارە نایاسایانەی کە لە کابینەی پێشوو لە ستافی پێشووی فەرمانگە و لە هەموو دام و دەستگا و مؤسساتە حکومیەکان بەرامبەر بە ڕێکخراوەکان گیراوەتە بەر هەمووی بۆ بەڵگەوتی کۆمێنتەوە بڵاوەکەینەوە کە ئێمە چ دۆخێکمان ینی حکوومەتی هەرێمی کوردستان لەلایەن کۆی ستافەکانی وەکو جۆرێک لە ڕاستپاردن ڕاست پێرابوون بۆی کە مزایقەی ڕێکخراوەکان کرد بۆ ئەوەی ئەوانی کە دەنگی ئازادن دەنگی چالاکن دەنگی بێرن و کار لەسەر بابەتەکانی مافی مرۆڤ بە سەروەری یاسا بابەتانی دەستدرێژیکردنە سەر مافەکان سەر ژینگە تۆزێک مزایقەیان بکەن هەموو ئیشی ڕێکخراوەکان بریتی بێ لە بابەتی چالاکی خێرخوازی و پاڵپشتی دارایی و یارمەتیدانی فەقیرۆژار و کەمە بەشێکی کاری ڕێکخراوەکانە بەڵام ئەیانویست هەموو کاری ڕێکخراوەکان لێرە کورت بکەنەوە لە پاڵپشتی دارایە و واز لە ماف و یاسا و بابەتە گشتەکان بێنین و باسی لە مافی گشتی نەکەین و
ئێمە تەنیا مەشغوڵی دابشکردنی خێر و خێرات و شتانە بین و بەشێکی تر لەو بابەتانی کە بڕۆ زۆر زەق ئەکرێتەوە کاک سامانیان نازان بە چ جورئەتێکەوە قسەیەکرێ بابەتی مۆڵەت پێدانە بەڕێکخراوی هاوڕێگەزبازی ئەمە گرنگە من بەڕاستی ئەمەیە بە تەفسیل و بە تەمە باس وایە کاک سامان لە سەرەتای هاتنی ئەم ستافەی ئێستاشەوە ئەم قسەیەکرا کە گوایە لە کاتی گۆڕینی ستافی فەرمانگا سەرۆکی فەرمانگا مۆڵەت یا و بەندێ ڕێکخراو لەو بابەتە کە سەرۆکی فەرمانگە و کات بە دروی خستەوە و وتی ئەڵبەت و کاتر لایەن پارێزەرێکەوە ئەو بابەتە باسکرا لە کۆنگرێک ڕۆژنامەنووسیا کە دواترەوە بەڕێزە بوو بەنداوی پەرلەمانی کوردستان ئێستا ژنان پەرلەمانە کە گوایە شتێکی وا لە فەرمانگە ئەنجام درراوە سەرۆکی فەرمانگە خۆی پێڕاگەیاnin کە من بە شخصی پەیوەندیم پێوە کردو داوام لێ کردو ناوی ئەو ڕێکخراوانەمان باتێ کە ئێمە مۆڵەتمان پێداوە ناویچ ڕێکخراوێکی لا نەبوو لەبەرەوەی کاک سامان ئێمە بەپێی دەستوری عراق و بەپێی یاساکار پێکراوەکان لە عراق و هەرێمی کوردستان فەرمانگە بۆی نییە مۆڵەت بۆ جۆر ڕێکخراوانە بات ینی خۆزگەەوە بە ڕێزانی ئەمڕۆ ناوی ڕێکخراوەکانیان باە چونکە تۆ کاتێک ئەچی لە فەرمانگە داوای تۆمارەکەی ئەڵبەتی مۆڵەتی ڕێکخراومان نییە تۆماری ڕێکخراومانەیە ئەوەی چەکە لەو خاڵانی کە ئەویسترێ گۆڕانکاری تیا بکرێ ڕێکخراو لە تۆمارکردنەوە ببێ بۆ مۆڵەت وەرگتن چکە دوو چەمکە جیاوازی زۆر زۆرە تۆ کاتێک ئەتەوە ڕێکخراوێک تۆمارکەی بە پێڕۆی ناخۆ دەبێت لە پێڕۆی ناوخۆ هەموو ئامانجەکان چالاکیەکان باشە لە مۆڵەتەکە ئەوی ناوێ تۆ ئەبێ پێڕۆی ناخۆ تەقدیم بکەیت بۆەوەی کە تۆمار وەربگریت لە پەیڕەوی ناخۆکە ینی تۆ ئەگەر نووسی بێتت من چالاکی لە بواری ئەم لەم بوارە ئەنجامەدەم فەرمانگە ئەتوانێت مۆڵەتت پێبا ئەگەر بیداوە سەرپێچی کردو و سەرپێچی یاسا و ئێمە ڕێکخراو هەبوو پێشتر کە کاری لەو بوارە ئەکرد ئەوە بوو لەلایەن خودی فەرمانگە و سکاڵای لەسەر تۆمارکرا لایەن داواکاری گشتی و سکاڵای لەسەر تۆمارکرا لەلایەن ئەندامی پەرلەمانی کوردستان و سکاڵای لەسەر تۆمارکرا و ڕێکخراوەکە بە داخستندرا و لە محکەمەی سلێمانی دواتر لە محکەمەی تەمیز تەصدیقی حکومەکە کرا لەبەرەوە کەس بۆی نییە بە سەرۆکی فەرمانگە و ستافی فەرمانگە و هیچ کەسێکەوە کە مۆڵەت بە ڕێکخراوێک با کە لەو بوارە کار بکە چکەوە نادەستوریە نایاساییە و ئیتر ئێمە لەگەڵی بین لەگەڵی نەبین دژی ئەوە بابەتێکی ترە ئێمە باز لە بابەتی دەستوری یاساکەین ئەگەر لەگەڵی بین و لەگەڵی نەبین بەبێ جۆڕایاڵی بکەین لەبەرەوە خۆ چەند کاری نادەستوری و نایاسایش کراوە من پێم وایە مۆڵەت بە هیچ جۆرێک لە فەرمانگەی ڕێکخراوە ناحکومیەکان نەچووتە ژێرباری ئەوەی کە ڕێکخراوێک لە ناو پەیڕەوی ناوخۆکەیە کاکسان دوو چەمەگەیە تەواو ئەگەر ڕێگە پێدانی پێدرابێ ئەگەر تۆمار کرا هیواداری ناوەکەیمان پێ بڵم بۆی چی سکاڵای تۆمار چونکە بە پێی قانون تۆ کاتێک کە پەیڕەوی ناوخۆ تەقدیمەکەی ئەلبەت ئەوە بابەتێکی ترە کاک سامان بەڵێ کارکردن لەسەر چەمکی جێندەر لە ناو فەرمانگەی ڕێکخراوە ناحکومیەکان لەلایەن ستافی پێشەوە قەدەغەکرابوو کە بۆ نییە تۆ باسی جێندەر لە ناو کارەکانتە ئەنجام بیت بۆ وەڵاهی ئەوە تەفسیری بەڕێزیان بوو گوایە کارکردن لەسەر ئەم بوارە بریتێ لە کارکردن لەسەر هاوڕەگەزبازی لە کاتێکە ئێمە لە ناو زانکۆکانی هەرێمی کوردستان سنتەری جێندەرمان هەیە سەر بۆ وەزارەتی خوێندنی باڵایە مۆڵەتی پێدراوە کارەکە و بابەتی ئەو چەمکێکی تاو زانستیە و ئەوە پسپۆڕی ئەو بوارە بەڕێز دکتۆر عالیە فەرج مستەفا پسپۆری ئەو بوارێ ئەتوانن بانگشتی بکەن ئەم چەمکە چ پەیوەندی بە چەمکی هاوڕێگەزبازیەوەی بەڵام لەبەروی لە بواری میدیایە شێواندنێکی زۆر بۆ ئەو چەمکەکرا و بەو دیوا تەفسیر ئەکرا و بە نەزانانە ینی قسەی لەسەرەکرا لە فەرمانگەش ئەم جۆرە لە تەسەووری وەرگرتە بوو کە ناوێت تۆ لەسەر ئەم چەمکە کار بکەی چکە پەیوەندی بۆەوە هەیە و ئیلا من هیوادارم بە ڕێزان سەرۆکی فەرمانگە جێگری سەرۆکی فەرمانگە ڕوونکردنەوەی خۆیان هەبێ قسەی خۆیان هەبێ و ئەو بە ڕێزانشی ئەو بانگەشەیە ئەکەن پێمان بڵن ئایا شتێکی وا لە ناو فەرمانگا بۆ ناوی ڕێکخراوەکەمان بە ئیجراعاتەکان بەڵگەنامەکان بخەنە بەردەم داواکاری گشتی بخەنە بەردەم لە خاڵەکانی شەباز لەوە کاڵێ ئەم سەرۆکی ئێستایم فەرمانگەیە ماوەی 6 مانگە دەست بەکار بۆ کۆبوونەوەکی نەکردو لەگەڵ ڕێکخراوەکانە تایس وانە پێشترات سلێمانی و لە هۆڵی پارێزگای سلێمانی لەگەڵ ڕێکخراوەکان کۆبووە ئەی لە هەولێر ئەویان من ئاگاداری سلێمانی هەم یانی ئەوە لە هەولێرەوەی بەڕێزان لە هەولێرەوە وەڵام ئاخر هەموو ڕێکخراوەکان بانگەش تێکان بوو هەمومان نرد ڕێکخراوەکانی سلێمانی فلان ڕۆژ لە هۆڵی پارێزگای سلێمانی کۆبوونەوەتان لەگەڵ سەرۆکی فەرمانگەی ڕێکخراوە حکومەکانی زۆر باش ئەی باشە لە مۆزوعی هاوکاریکردنی بۆ نمونە ڕێکخراوە ناحکومیەکان لەلایەن قونسوڵگەری وڵاتانی دەرەکیەوە تا چەندێ بۆ نمونە ڕێگە پێدراوە یانی تۆ بۆ نمونە دەست دەبەی بۆ کارێک بەس لەبەرەوەی کە هاوکاری بکرێ کە بە مەیلی بۆ نمونە وڵاتێکە یا ئەجەندای قونسوڵخانەیەکە یا ئەمانە بۆ نمونە کۆنتترۆل کراوە لەلایەن فەرمانگەکەەوە و
ئەگەداکراوە تۆ کاتێک کە هەر ڕێکخراوێک ئەوە ئەڵبەت ئەو بەڕێزانی و زۆر بانگەشەیەکن هەر تێناگەن کە کاری ڕێکخراوی چۆن ئەگرێ فەند چۆن تەقدیمەکرێت بابەتەکە چۆن وەرەگیرێ وەر تێنەگەشتێکی گەورەیە تۆ جارە یەکەم هەر بۆ ئەوی فەند وەرگرێت تۆ لە فەرمانگەی خراوە حکومەکان تۆمار کرابی و بێت تۆ ساڵانە بەڵگەنامەکانی خۆت پێشکەش کرد بێ و بێ فەرمانگە تۆماری تۆی لابێ و هەموو زانیارەکانی تۆی لابی و لایەنی بەخشەرێکەش داوای ئەم بەڵگەنامانە لە تۆ ئەکا لەبەرەوە تۆ لە ڕووی قانونیەوە نابێ هیچ ئیشکالێتێکە دەبێ اینجا ئەتوانی فەندوەر بگری و ئەو بوارانشی کاک سامانانی ئێمە بابیرمان نەچێ ئەنی نازانم ئەم شتە بۆ ئەوە ئاڵوسکێنرێ ئێمە کاتێک کە هەرێمی کوردستان لە ساڵی 2016 کەوتە قەیرانەوە و نەوتنە ئەڕۆی و نەوت هاتە خوارەوە ئێمە لەگەڵ حکوومەتی عێراقا تووشی قەیرانێکی دارایی گەورە بووین و ملیۆن و نیوێ ئاوارە ڕوویکردارێمی کوردستان کێ بوون ئەو ئاوارانیان ئیدارە کرد کێ بوون و فەندانیان هێنا هەرمی کوردستان ئەی کێ بوو حکوومەت هەرێمی کوردستان بوو حکوومەت هەرێمی کوردستان بە هەموو تەمەنی 30 میلیارد دیناری دا بە ڕێکخراوەکان و دوای کە لە کاتێکە ئەمە بە پێی یاسا ئەبێ بەشێک لە داهاتی نانەوتی و نەوتێرەمی کوردستان بۆ ڕێکخراوەکان تەرخان بکرێ و جوای لات بوو ئەوەی کە بێ ئیشە بۆ چوو ڕێکخراوێکی دانا بەس بۆ وەرگرتنی پارەیانی بودجەیەکی تایبەت هەر پارەی نەداوەتە کە زۆری بگرێ و دروستکردنی ڕێکخراو مافە کابرا ڕێکخراو دروستەکە و چالاکی ناکات تۆ قچێ ئەو مافێکی دەستوری و قانونیە پارەش وەرگرێ پارە وەرئەگرێت یەک جار حکوومەت هەرێمی کوردستان 30 میلیاری داوە بە ڕێکخراوەکان و دوای ئەوە یەک دیناری پێش قەیران وابوو یەک جار بوو لە تەمەنی فەرمانگری ڕێکخراو ناحکومیەکان پشتی ڕێکخراوەکانی کردو فەندی دارایی کردوون یەک جار بوو و کاک سامان ئەوە منحەی مانگایانیان نەبووە ناخێر بە هیچ جۆرێک ئەسڵان کاک سامان پارتی وێکێتی لیستی ڕێکخراویان هەبوو ئەیاندا بە ڕێکخراو نێو دەوڵەتیەکان یا ئەیاندا بە کۆمپانیەکان بۆی پاڵپشتی بکرێن و پاڵپشتی دارایی بکرێن لە زۆنی و لا زۆنی و لە ناوی سیانزە ڕێکخراو بوو دواترەوە هەڵۆشایەوە لەبەرەوە ئەو ڕێکخراوە گشتیانی کە هەبوون لە هەرێمی کوردستانە بە هیچ جۆرێک ئەگەر خۆیان بە هەوڵ و تێکۆشانی خۆیان لە دەرەوە فەندێکیان نەهێنابێ بۆی خزمەتی خەڵکی هەرێمی کوردستان بکەن ئاوارە و کەمپەکانی پێ بکەن دام و دەستگا و مؤسساتی حکومی پێ بکەن شتێک نەبوو بە ناوی پاڵپشتی دارایی لە ناو حکومەت هەرێمی کوردستان ئێمە بە حکومەت هەرێمی کوردستان مانەوت بە فەرمانگەی ڕێکخراوە ناحکومی ئەستافی پێشوومانەوت کاکە پارەشمان لێتان ناوێ فەندیشمان لێتان ناوێ بەس ڕێگریمان بۆ دروست مەکەن وەزارەتی دارایی و ئابووری نووسراوی کردووە لە زەمەری فەرمانگا ستافی پێشوو کە ئەبێ هەموو مانگە ڕێکخراوەکان میزانی مڕازای پێشکەشی وەزارەتی دارایی و ئابووری بکەن یعنی ئەمە هەر تێنەگەشتە لە کاری ڕێکخراوەی زایدن ئێمە مولزمین بەهۆی ساڵانە راپۆرت پێشکەشی بە فەرمانگە بکەین ئەگەر ئەتەوێت تۆ چاودێری بکەیت دیوانی چاودێری دارایی ئەوێ چاودێری بکە هەر کەس ئەوێ چاودێری بکە راپۆرتەکانمان لە فەرمانگەی بڕۆن لەو ڕێگەیەوە چاودێری بکەین چی ئێمە مانگانە زیاد دە 6,000 ڕێکخراو هەموو مانگێ وەکو یە حاڵی حکومەتی هەرێمی کوردستان خۆی زۆر جوان بێ لە کاروبار و ئیدارەت و ڕۆتیناتەکانە 6,000 ڕێکخراو راپۆرت تەقدیم کە ئەو بتوانێت کە چاودێری بکە پارەی ئاو کارەبا پارەی خۆڵ و خاشاک دروستکردنی گرفتی ئەمنی ڕێگەگرتن لە ڕێکخراوەکان دەرگرتی ڕێکخراوەکان لە زۆنی ئەم لاوە بۆ زۆنی ئەو لە 1001 گیر و گرفتیان دروستە کرد بەس لە پێناوی ئەو ڕێکخراوانی کە کار لەسەر ماف و ئازادیە گشتەکانەکەن بەتایبەت لە کەیسی زیندانیانی بادینار کاک سامان ئەمە باگراوندێکی پێشتری هەیە یعنی ئەمە پەیوەندی بە کۆمەڵێک کەیسی ترگاوی نەبوون بە ئەجەندای حیزبی و ڕێکخراوەکانیش چ لەو لا پارتی بچم لەم لایەکێتی بێ چۆن قوربان ڕێکخراو هەیە بەس دەتوانێت تا دێگەڵە کۆمەک دابشکا ئەویانش هەیە تا دێگەڵە توانی کۆمەک دابشکا چۆن نەبووە ئەمە ڕێگریکردن نیە لەو ڕێکخراوانە بێتە ڕێکخراوێکی کۆمەڵگەی مەدەنی طبعا نابێت بەس ئەمە ڕێگریکردن نیە لەو ڕێکخراوانە چۆن ڕێکخراوانە فەند دەکرێت ڕێگریکردن لەو ڕێکخراوانی کە قسە لەسەر ماف و ئازادی گشتەکانەکەن قسە لەسەر هەڵبژاردنەکەن قسە لەسەر زیندانیەکانەکەن قسە لەسەر مافی خەڵکەکەن بەڵە ڕێگریکردن لەسەر ڕێکخراوانە داوایان لەسەر تۆمارکراوە لەلایەن ستافی پێشووی فەرمانگەوە براونەتە محکەمە عەزیەت دراون و هێنرا و براون ئەرقەڵیان بۆ دروست کراوە لەلایەن دام و دەستگا و مؤسساتی حکومەت هەرێمی کوردستان و مزایقە کراون ستافی نوێی فەرمانگە تا ڕادەیەکی باشتر ینی خۆزگە یەکێک لەو دیاردانی کە لە ناو فەرمانگەی ڕێکخراوە حکومیەکان ستافی پێشوو زۆر نامەدەنیانە بوو شێوازی مامەڵەکردن و کەچووی بۆ فەرمانگەیە جارێ بێ موبایل دانی و هەندێک جار تەفتیش شەکرای و ئەبوو پێشتر مەوعید وەربگری و لە بەشی بەدۆداچوون 24 ساعت بەڕێوە بی ینی من خۆم پارێزەرم سرم بە زۆرێک لە فەرمانگەکانی حکومەت هەرێمی کوردستانە کردووە کەم مامەڵەمەدی وەکو مامەڵێکە لەلایەن ستافی پێشووە لە فەرمانگەکرا ئەمە بە خۆیان مانوتوە قسێک نێمە لێسە لە میدیای بیکەم ڕوبەڕوو بە خۆیان مانوتوە جارێک و دوان و سیان پێمانوتون ئەلبەت هەبوون ئەو ڕێکخراوانەشی ئەو چالاکوانانشی کە پشتگیری ئەم جۆرە مامەڵەی ناو ستافی پێشووی فەرمانگەیانە کرد پێوانەوە بوو کارێکی باشە بەڵام کاتێکە لە ڕێکخراوە حکومێت ناوخۆیەکانەوە تەنانەت ڕێکخراوە نێودەوڵەتیەکانەوە هاوار لەوە هەساکاکە ئەم مامەڵەیە لەلایەن ئەم ستافی فەرمانگەوە تەواو کاری ڕێکخراوەی لە حکومەت لەلایەن ناو هەرێمی کوردستانە فەشل پێێناوە ئەو بوو ئەم ئاڵوگۆڕە کراوە دیارە ئاڵوگۆڕە لە سوودی هەندێک کەس نییە بەم ئاقارە براوە زۆر باشە قسەی لەسەرەکەین وازام کاک سەروەری مام سلێمان ئامادەیە
کاک سەرۆڵا لەگەڵ کاک عیماد ئێمە زۆر پرسمان باس کرد زانیاری باشیشیە جەنابەت زۆر بە خێر بێ بۆ زووم لای جەنابەت تۆ ئەم دۆخە چۆن تەماشاکە ینی لە نێو ئەم ڕێکخراوە مەدەنیانەیە ینی ئەڵەی پارتی و یەکێتین ئەم دژی ستافەکەی کە قسەکە ئەم ستافش دژی ئەوی کە قسەکە ینی هەر تەنانەت ململانی حیزبەکەش کاریگەری دروست کردووە لەسەر ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنیش یا فەرمانگەی ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنیش. بەناوی خۆی بەخشندە و میێرەوان سڵاو ڕێز بۆ جەنابەت کاک سامان سڵاو ڕێز بۆ میوانەکەت بۆ بینەران داوای لە بردنکە من بەوەی هەندێک گرفتی تەکنیکیەوە ئاگام لە بەشی سەرەتای قسەکانتان نەبووە نازام چیتان باس کردووە بەڵام ئەوەی کە وردەوردە منیش پەلکێشە بم بە ناو گفتوگۆکەتان ڕاستی بابەتی ڕێکخراوە ناحوکمیەکان بابەتێکی زۆر حساس و زۆر زۆر گرنگە زەرورە کە زۆر بە وردی و زۆر بە قانونی و زۆر بە پاراستنی عرفی کۆمەڵایەتی هەموو گۆشەکانی هەر ڕێکخراوێک کە دروست ئەبێ لەمسی خەڵکی هەرێمی کوردستانەکە کاری لەسەر بکرێ و بیخوێننەوە بزانن چ باسە نەک ئەو فەوزایی کە ئێستا لە ناو ڕێکخراوە ناحوکمیەکانە گوزەرێ ئێستا کاروباری ڕێکخراوە ناحوکمیەکان فەوزایە بەڕاستی فەوزاکەی لە چیایە کاک سەروەر ئەتوانین بە ئاشکرایانی بڵێن ئەمە فەوزایەکی فەوزاکەی لەوایە قوربان گەراگەداربی یاداشتێک تەسلیمی دیوانی ئەنجومەنی وەزیران کراوە 14 نەفەر لە ناو ڕێکخراوە ناحوکمیەکان کە چواریان بەڕێوەبەرن لە ناو ڕێکخراوە ناحوکمیەکان نزیکی 31 خاڵیان تەسلیمی ئەنجومەنی وەزیران کردووە ئەگەر جەنابەت بیخوێنیتەوە گوێت لێ بێ یا بیبیستی و گەراگات لە کۆبوونەوە ڕۆژنامە نووسەکەی ئەمڕۆیان بوو بێن فەوزاکەت بە وردی بە درشتی بۆ دەرەکەوە بەس ئێستا گرفتێکە قسەکە لەبیر نەچێ من لەگەڵ کاکیماد و کۆمەڵێکیش لە بەرپرسی ڕێکخراوەکان قسەم کردووە لێمە ینی ناکۆکیەکی زیاتر کەسیە ینی دش بەما ئەم فەرمانگەی بیا ئەم بەڕێوەبەرانەی ئێستا دانراوە ئەسڵەن ئەمانە دەگوترێ مانگێک لەمە پێش گواستراونەتەوە لە نێو بەڕێوەبەراتی فەرمانگە ناحوکمیەکان ئێستا ئەڵێن ئێمە دەستمان لە کار کێشاوەتەوە. کاک سامان من بەرگریکاری هیچ تەرەف و هیچ شخصێک نیم تەنها قسە لەسەر ئەو واقع و حەقانە ئەەکەم کە بە چاوی خۆمی بینم و مامەڵیان لەگەڵەکەم لە پارەکە لە مانگی حەوت ئێمە پێش ئەوە هەندێک چالاگوان ئاگامان لەوە بوو کە کۆمەڵێک ڕێکخرا و جوڵەیان ئەکرد بۆ هەبوونی هاوڕەگەزبازی لە هەرێمی کوردستانە کاریان لەسەر ئەکرد و پرۆژیان بۆی هەبووە بەرنامەیان هەبوو لە کۆڵانەکان چالاکی و جوڵەیان هەبوو لە ئیعلامەکانیانەوە چالاکی و جوڵەیان هەبوو بە ئاشکرا هەندێکیان لە سەربانی شارەوانی حکومیەکانەوە بانگیان بۆ هاوڕەگەزبازی هەڵەدا لەو کاتە پێش ئەوەی ئەم سەرۆکی فەرمانگەی نوێ بێتە سەر حکم ئەو کاتە کاک بەرزانی نابوو پێشتر کە سەرۆکی فەرمانگە ناحوکمیەکان بوو و لەگەڵ هەندێک داوای یاسایی کە قەید کرا و کە بە دوواداچوون کرا ئەم ڕێکخراوانەیەکێک لە ڕێکخراوەکان بە ناوی ڕێکخراوی ڕاستان داخرا و سێ ڕێکخراوی تریش بە ناوی سید و هەروەها بە ناوی هاردلاند لەگەڵ ئۆکسفام ئەو سیانە ڕێکخراوی یاسایی دوای ئەوەی کە سەرۆکی فەرمانگە گۆڕدرا قوربان کە بەڵێ بێگومان پشتیوانی پرۆژەی هاوڕەگەزبازیان کرد تەنانەت ڕێکخراوی ڕاستان داوای لەسەر قەید کراوە لە محکەمە داواکەی دۆڕاند و ڕێکخراوەکەی داخرا کاک سامان وەڵام بۆی کاک سەروەر هەر بۆ زانیاری جەنابەت من ئەمە گفتوگۆم لەگەڵ کاک عیماد کرد سێری کار بۆی ینی لات ڕوون بێ من پێم خۆشە گەر قسەکاڵێ شتیوا نییە گەر هەیە با ناومان بنێ ئەڵێ شتیوا نە تۆمارکانە ڕێگە پێدراوە لە قانون و لە دەستوری عێراقیش شتیوا ناکرێ ئێکەواتێ چۆن لە ناو ڕێکخراوەکان ئەمانە تۆمار کراوە خۆشی کوڕێکی قانونیە بێگومان کاک سامان من بەڕاستی حەزم بۆ سەیریکە بام لە خزمەتت بڵێم ئەکرێ ڕێکخراوێک لە نووسینی کارگێڕیەکەیە نووسینێکی نووسی بێ کە کاری هاوڕەگەزبازی تیا جێ ناکاتەوە لەو نووسینەی کە ئیداریەن تەسلیمی ئەکا بەڵام لەوەی کە وجودی هەیە لەناو خەڵکە ئەوەی کە کاری بۆ ئەکا لەناو کۆمەڵانی خەڵکی کوردستانە بەڵێ لە ئەنجێدانی ئیشکردنەکەیە دەرئەکەوێ کار بۆچی ئەکا من ڕێکخراو هەبووە من ساڵی پار لە سلێمانی
ڕێکخراوێک فۆرمێکی بڵاو کردبووە بۆ ئەوەی کە بۆ پێدانی هەلی کار بە خەڵک خۆم چوون بە دوواداچوونم کرد لە خاڵی دوانزەیەمی ئەو ڕێکخراوەیان نووسیوێتی ئەبێ بە 100% باوەڕی بە یەکسانی جێندەری و پرۆژەی هاوڕەگەزبازی هەبێ ئەمجا ئەم کارمەندە وەرەگرین جا بۆیە قوربان گیان ئەم شتە بە عەمەلی و بە چاوی خۆمان ئێمە ئیبینین ئەگەر ئەو لە باسی کاغەز و وەرەقە بۆ من ئەکا لەوەیە کە وجودی هەیە یا وجودی نییە ئێمە بە چاوی سەر و بە عەمەلی لەناو خەڵکە ئەبینین کە کار و پرۆژە جۆراوجۆر و ئەمەش من ڕێکخراوە ناحکومیەکان وەکو شەخسەکان تاوانبار ناکەم لەسەری بڵێم ئەم کەسە تاوانبارە ئەو کەسە ئێمە حکومەتێکمان هەیە پێوتری حکومەتی هەرێمی کوردستان لەناو زۆنی سەوزە و زۆنی زەردمان هەیە دابش بۆ سەر دوو زۆنە لەناو زۆنی سەوزە بەرەیەک لە زۆنی سەوز پشگیری پرۆژەی هاوڕگەزبازی ئەکا بە زەخت و فشاری کۆنسوڵیە و نوێنەرایەتیەکانی وڵاتان لە زۆنی زەردیشا بە عینەن شێوە کۆمەڵێک جان هەڵام کەسانی دەسەڵاتداریشن یا دەعمیشانەکەن لە ڕووی مادیۆ کاک سامان من بەردە بەڵێ کەسی دەسەڵات بەڵێ قوربان ئەو نەدەسەڵاتیان هەیە ڕەنگە تیانە ڕەنگە وەزیرێکیش نەتوانێت زۆر بە ڕووی بۆسێتەوە ئێمە ئەزانین چی مامۆسایە ئێمە ساڵی پار لە مانگی حەوتا داوایەکی یاساییمان قەید کردووە بەرامبەر هەندێک لەو ڕێکخراوانەی کە جوڵە ئەکەن ئێمە لە ساڵی پارە پێم خۆشە بە دوواداچوون بکرێ ئایا لەژێر چ زەخت و فشارێکا بوو کە بەرزان کاک بەرزانی بەرپرسی ڕێکخراوی پێشووت دەرکرا ئێمە پارەکە کۆبوونەوەیکی ڕۆژنامەنووسی قەرار بوو ڕێک بخرێت لەلایەن دکتۆر محەممەد سەبات خەیاتەوە کە ڕاوێژکار بوو لە ئەنجومەنی ڕاوێژکار بوو لە با بڵێن فەرمانگەی ڕێکخراوە ناحکومیەکان حتا هۆکاری دەست لە کارکێشانەوەگەی خۆی کە تەسلیمی دیوانی با بڵێن ئەنجومەنی وەزیرانی کردووە هۆکارەکەی جێڕێتەوە بۆ هەبوونی ڕێکخراوی هاوڕەگەزبازی لەبەرەوە بۆ کام ڕێگر بۆ لە دامەزاندنی ئەم ڕێکخراوانە حکومیەکانەوە بۆ ڕێکخراوانی کە داوای کردووە کە ڕێگەیان پێ نەدرێ بەڵام قوربان ئێستا بەڕێوەبەری یاسایی بەڕێوەبەری بەدواداچوون بەڕێوەبەراتی بەدواداچوون لەناو فەرمانگەی ڕێکخراوە ناحکومیەکانە سڕ کراوە ئەرێ قوربان ئەرێ کێ بەرپرسە لەوەی کە بچێ بە شوێن ڕێکخراوەکانە بزانێ ئەرێ خەریکی فەسادی ئەخلاقین خەریکی فەسادی مالین خەریکی فەسادی دارایین چەندین ڕێکخراومان هەیە خەریکی پێدانی قەرزە بە خەڵکی هەرێمی کوردستان بەرنیزبەی 115 بۆ 118 بۆ 121 ئەم ڕێکخراوانە لە فەرمانگەی ڕێکخراوە ناحکومیەکان ئیجازەیان پێدراوە کە لە کاتێکا بەپێی قانونی عێراقی ئەبێ لە 107 زیاتر نەبێ ئەی کێ بەدواداچوون بۆ ئەمە بکا کە تۆ دانیشتوی بەڕێوەبەراتی بەدواداچوونت لە ڕێکخراوی فەرمانگە ناحکومیەکان سڕ کردووە ئێمە زۆر زانانی چی ئوستاز مەسەلەکە پەنجەبردن نییە بۆ شەخسەکان من پێم خۆش نییە ئەم قسەیە ئەم قەزیە گەورەی کە لە 31 خاڵە تەسلیم بە ئەنجومەنی وەزیران کراوە دانیشن بڵێن وەڵامە کێشەکان شەخسی و کەسین با بەخۆمە شەڕ بۆ کزی عشایری نییە خەڵک دانیشێ ئێمە دانیشن بەرنامەی لەسەرکەین و گفتوگۆی لەسەر بکەین نەوەڵا پەیوەستە بە کۆمەڵێک مەسائیلی ئەخلاقی و مالی و داراییەوە ئێمە لەو یاداشتەی کە ئەم خەڵکە ئەم چواردە کەسە لە ڕێکخراوە ناحکومیەکان ئەگەر یەک کەس بووایە ئەمانوت کاکە ئەمە لەوە کێشێکی شخصی بێ چوار کەس بووایە ئەمانەوە کێشێکی شخصیە چواردە کەس ئیمزایان کردووە لەسەر 31 خاڵدایانە بە ئەنجومەنی وەزیران کە یەکێکیان دیارنەمانی 60 ملیۆن دینار لە ڕێکخراوە ناحکومیەکان بە نەگەڕانەوەی وەسڵ بەکارهێنانی سیارەی حکومیە لەلایەن کۆمەڵی کارمەندەوە کە کارمەندی دامەزراوی حکومی نین گێڕانەوەی خەڵکیە کە پێشتر لەسەر مەلەفی ئەخلاقی دەرکراوە لەم ڕێکخراوە ئەمە قسەی ئەو چواردە کەسەیە کە یاداشتەکان گێڕانەوەیان بۆ ئیشکردن تەنانەت بەرپرسیاریتیشان پێدراوە کە پێشتر لەسەر فەسادی ئەخلاقی دەرکراوە لەناو یاداشتەکە وجودی هەیە ئێم یاداشتە قابلی هەڵوێستە لەسەرکردنە قابلی بەدواداچوونە قابلی گرنگی پێدانە من پێم خۆشە گفتوگۆ بکەین گفتوگۆ یعنی من پێم خۆشە کاک عیماد پێشترە و شتیوا لە ئارا هەر نییە وەڵای حەزەکەم جوابی بیتەوە کاک سەرۆر برایکی عزیزە حەزم لە جوابەوە نییە ناخۆ ئەمە کابرا بە بەڵگە و ناوی من نازانم چی وتوە خۆم گوێم لێنەوە من ئەمەی وتوتی بە هیچ شێوەیەک شتیوان نییە وتە تەحەداکەم ناویەکە بێ با ئەوە بەڵام وتی هیچ نەڕێکخراوێ نەک شوێنێک ناوێک نییە کە لەم بوارە کاری کردبێ یا ناوی تۆمار کردبێ لە فەرمانگەی ڕێکخراوە ناحکومیەکان ئێوە تا ئەو پیاوە من لێرە دەڵێم من نەگەشتمەدە خزمەتی کاک عیماد وە ببوورە کاک سامان من لێرە نەگەشتمەدە خزمەتی کاک عیماد تا گفتوگۆی لەگەڵکەم و وێنەکەشی لە بەرچاومان نییە ئێستا قسەی بۆ ئەەکەم بەبێ ئەوەی مێ ڕوبەڕووی جەنابی بمەوە بەڵام پێم باشە ورتر بێ لەو بابەتە چونکە ئەو بابەتێکی حساسە مامۆسا ئەگەر ڕێکخراو هەبێ ڕێکخراو نەبێ گوێ لە برای خۆت بگرە ڕێکخراو هەبێ ڕێکخراو نەبێ
لێرە بە ناوی کۆمەڵێک ڕێکخراوە بانگەشە بۆ پرۆژێ هاوڕەگەز بازی کراوە. کاکە لە بیرتان چۆتەوە لەسەر بانی شارەوانی هەڵەبجە بانگەواز کرا بۆ پرۆژێ هاوڕەگەز بازی ئێتۆ خۆڵە بانگی محەمەد ئاشکرا خۆشە کاکە ئەرێ سەرۆکی شارەوانی هەڵەبجە دوای ئەوە ئیزن نەدراو دەرنەکرا لەسەر ڕوبەڕوی پرۆژەیە بوویەوە هەتا لە سلێمانی لەسەر کۆمەڵێک دیوار یانی هێماکانەمووی دروست کرابوو. بابە کتێبەیە بڵاو کراوەتەوە بەناو مەکتەبەکانە. کاکە جان هێماکان دروست کرا بۆ ڕێکخراوی ڕاستان دروستی کرد و ڕێکخراوی ڕاستان بە داوایەکی یاسایی لەگەڵەوەی کە کاک عومەر گوڵپی پێشترکاری لەسەر کرد ئەم ڕێکخراوە داخرا هەر ئەو ڕێکخراوە داخرا کاک بەرزان ئیزن درا برای من ئەم پیاوەیان هێنا خستیانە سەر حکم ڕێکخراوەکە ئێستا لە سلێمانی ئۆفیسی کردوتەوە. باسی چی بۆ منەکەن ئەزانشی زۆر باشە بڵێن شتیوانی و تەحەداکەم کە بە پرسیار بۆ کاک عیماد کاکما تۆ ئەوە تاو پیاوە بە ناو بە بەڵگەوە ینی هەموو شتێکەڵێ جیاوازی ئەوگوترێ ینی لابردننی سەرۆکی فەرمانگەکە پێشتر لەسەر ئەم هەڵوێستی بووە بەرامبەر بەم ڕێکخراوانە. وڵی سەرۆکی پێشووی فەرمانگەر پارتی بوو ئەم سەرۆکی فەرمانگەشە پارتیە. سەرۆکی پێشووی فەرمانگە زۆر نزیکترە لە دەسەڵاتدارانی پارتیەوە تا ئەم سەرۆکی فەرمانگەیە بۆ کاری لابردنەکەی چیە ئەوە بێ لە پارتی دیموکراتی کوردستان بپرسی کابرا خۆ پارتیە ڕەنگە مەبدەی جیاواز بێتتر ئەوەکو بیرکردنەوە ئەوان من نازانمانی ئەوان کاری حیزبیە ناکەم کە وڵاتان ئەمن و پرسیارشم کە پێشتر کاریگەری دروستەکەن لەسەر ئەم جۆرە ئەجێندایانە لە هەرێم و لەسەر ڕێکخراوەکان. کاکساوە من ئەمە یەکشت بپێکم و باسی لە ڕووی قانونیەوە ئێمە بۆ فەرماگەری خراوە ناحکومیەکان ناتوانێت مۆڵەت بەم ڕێکخراوێک بارە باشە ئەم قسەی تۆ دروستە بەڵام لە ژێر ناوی کەیە لە ژێر ناوی کەیە ئیکا ڕێکاری وجراتی گیرێتە بەرەوەکوی بەرامە ڕاستان کرا ڕاستی ئەمە گۆبەنگی ڕاستانە کە تا ئێسش درێژەی هەیە هیچ بەڵام ئەڵی ڕێگان پیاوەکە دڵنیە لە فەرمانگە بەبەرەوەی بە قەراری محکەمە مۆڵەتەکەی لەوەی گیراوەتەوە بووینی هیچ چالاکێک باشکرا بکەوە ئەگەر ڕێکخراوەکە جارێکتر خۆی تۆمار کردوەوە لە ژە ناویکی تراوەبی بە دواداچوونی بۆ بکرێ و لەو کاتەش ئابێ سەیری دووشت کێ بە دواداچوون بکە کاتێک بەڕێوەبەراتی بە دواداچوون سڕ کراوە ئەندامانی پەرلەمانی کوردستان بە دواداچوون بکەن داواکاری گشتی بە دواداچوون بکە ئەو ڕێکخراوانی کە چاودێریەکەن لەو بوارە پەرلەمانی کوردستان خۆ پەرلەمان کوردستان خۆشی حاڵی زۆر باش نییە ئەوەی تر ئەو ئەندا پەرلەمانی زۆر زەبانمانەیە برادرانی ئیسلامیەکان نتوانن لەو بوارە کە بەتایبەت ئینی خوان ێزانن بە دواداچوون بکەن ینی خۆ شتێکەوە قورس نییە. بەڵام قسەکەم لەو نقطەیە کاگەین یەکێک لەو شتانی کە زۆر سیر بوو لە ناو ڕێکخراوە ناحکومیەکانە لە فەرمانگە بابەتی ڕاوێژکار بوو ڕاوێژکاری سەرۆکی لە کاتێکا سەرۆکی فەرمانگە لە ڕووی یاساییە خۆی بەڕێوەبەری گشتیە بەڕێوەبەری گشتی بۆی ڕاوێژکاری هەبێ ئەچی ڕاوێژکاری فەرمانگە بابەتەکە کەسیە و مۆزوعی و کەسیە کاک سامانە وڵاتی ئێمە مؤسسات نییە شتێک نای مؤسسات سەرۆکی حکوومەتێک دێ بۆم ئاراستە کارەکە سەرۆکی حکوومەتێک دێ بۆ ئاراستە کارەکە بەڕێوەبەری فەرمانگەیەک دێ بۆم ئاراستە کارەکە بەر ئەسڵەن ئێمە بابەتی مۆزوعیمان نییە هەرمی بابەتی کەسیە چونکە مەزاجی کەسەکان تێگەشتنی کەسەکان نەبووارە وا ئەکا کە فەرمانگەکە حکوومەتەکە مؤسساکە بۆ ئاراستا بڕۆ لە ناو حیزباوانێک کاکە بەڵام ئەمە کاریگەریشی لەسەر ڕێکخراوەکانە شۆنیەتی کارکردنی ڕێکخراوەکان لە ناو ڕێکخراوەکانانی بوونەتە دوو بەرە بەرەیەک بۆ نوێ پشگیری بەرەی بەرەیەکی پشگیری ئەم بەرەیەکە ینی دەگوترێ خۆ لەمەی شا بۆ نمونە بەکارێنان ئۆتۆمبیلی حکوومەت بۆ نمونە مکافاتیە دەستەی نەزا هەیە سەرۆکاتی ئەنجومەنی وەزیران ئێمە فەرمانگەیەکە کە بەڕێوەبەرەکەی مدیر عامێکە ینی ئەی سەرۆکاتی ئەنجومەنی وەزیران کاری چییە؟ ئەی دەستەی نەزا کاری چییە؟ ئەی دیوان چاودێری دارایی کاری چییە؟ ئەی پەرلەمانی کوردستان کاری چییە؟ ینی بۆ نایکن ینی دەبەدەداچوونی بۆ بکەن ئەمان یاداشتێکیان پێشکەش کردووە سەرۆکی فەرمانگە و جێگری سەرۆکی فەرمانگەش ئەلبەت قسەی خۆیانە بێ لێ دوانی خۆیانە بێ ئەوە قانونێک دایکات و ئیشی من نییە بڵم بووە نەبووە وایە وانە بابەتەکەی من دوور و نزیک پەیوەندی بەوە نییە بابەتەکەی من بریتە لەوەی ئێمە لەگەڵ گۆڕانکاری بووین لە ستافی پێشووی فەرمانگە بەڵێ لەگەڵی بووین بە سەرۆکاتی ئەنجومەنی وەزیرانمانوتەوە بە پەرلەمانی کوردستانمانوتەوە بە ڕێکخراوە دێوەدەوڵەتەکانمانوتەوە بە کۆنسوڵخانە سەفارەتەکانمانوتەوە کە لەبەرەوەی کە عەقڵیەتی مان بەڵێ ستافی پێشوو لە یاوڕەگەز بازی دوور و نزیک پەیوەندی بەوە نییە لاچوونی سەرۆکی فەرمانگە لاچوونیش نەبووە داوای نەقڵکردنی کردووە نەقڵ کراوە لەسەر داوای خۆشی نەقڵ کراوە نەک لابرابێ
ئەوەکو زانیاریی قانونی خۆشی پێشتر لە سەرۆکایەتی ئەنجومەنی ئاسایشی هەرێمی کوردستانەوە شارە قوربانیا وانە قوربان ئەو بەڕێزە پێشتر لەسەر لە ئەنجومەنی ئاسایشی هەرێمی کوردستانەوە هێنراوە بە سەرۆکی فەرمانگە دەرخراونە حکومەکان لەوە زیاتر نایڵم یعنی کەسێک لە سەرۆکایەتی ئەنجومەنی ئاسایشەوە چ کاری بە سەرۆکی فەرمانگە دەرخراونە حکومەکانە بابەتەکە وەکوتمان کەسی نییە عقلیەتی مامەڵەی کارکردن لەگەڵ ڕێکخراوە ناحکومیەکان لە ستافی پێشوو عقلیەتی کەسی من یەک ئەمڕۆ کۆمەڵێ قسەم کرد لەگەڵ کۆمەڵێ بەرپرسی ڕێکخراوەکانە یعنی دەڵێن کاک بەرزان کە سەرۆکی پێشووی فەرمانگەکە بووە پیاوێک بووە زۆر متەدەین و بەلای دینا ڕۆشتووە یعنی بۆ نمونە ئەگەر ئەم ئازادی شخصیە کاگەتەوە چیە ئەخنا یعنی ئەوان خەتاکەیان و ئەمەیە لەبەرەوەی ڕێگەی نیاوە کۆمەڵی ڕێکخراوی کە کار بکەن ڕێگر بۆ قانونەوە دەستورە کردوێتی دەستی خۆش وەڵەگەرەوەی کردوێتی خۆش قانون دەستور نایڵێ ئەو ماوەساڵی سەرۆکی فەرمانگە داواکاری هەر بەرپرسی فەرمانگەیەک هەر بەرپرسی فەرمانگەیەک نزیکتر مامۆسای بەڕێز کاکە گیان هەر فەرمانگەیەک سەرۆکی فەرمانگەکەی زیاتر نزیک بێ لە دین ئەمینتر و سەلامەتترە بۆ خەڵکیش یعنی کۆمەڵگەی کوردی کۆمەڵگەیەکی مسلمانە چۆن کارم پێی چییە کەسێک دانیشێ لە ئەخلاق و ئوسلوبی خۆیە دیندار بێ و ئوسلوبی جوان بێ و کەسایەتیەک بێ لە ڕووی ئەخلاقی و دینیەوە سەلامەتتر بێ لەوەی کە گرنگی بە دینی 105 بەرەو سەری خەڵکی هەرێمی کوردستان بدا چۆن گرنگ نییە ئەسڵەن زۆر گرنگە ئەوەی کە دین خەڵک ئاراستە ئەکا هیچ قانون و یاسایەک ناتوانێت خەڵک ئاراستە بکە ئەوەی دین وا ئەکا خەڵک سەلامەت بێ لە دەست و لە زمان و لە ئەخلاق و لە ڕەوشت و لە هەموو شتێک کە بێتە بەردەسی یاسا ناتوانێت ئەو ڕێگریانە دروست بکا بەرامبەر یاسا پێویستی بە بەڵگەیە بەس ئەوە بێ بەڵگەش خۆی ئەوین و سەلیمە بێ لەسەر خەڵک باسی کاک بەرزان ناکەم باسی هەر کەسێ ئەەکەم کە بەرپرسی هەر شوێنێک هەیە کە لە دینیەوە گرنگە بەڵێ شخصی گرنگە خەڵکی دیندار و بە ئەدەب و بە ئەخلاق و ڕۆژبەرز بخێتە شوێنە ئەو شوێنانەی کە بەرپرسیارەتی لەسەر شانە ئەو شوێنانەی کە دەوترێت زۆر ئەمنیانەیش مامەڵی کردووە لەگەڵ ڕێکخراوەکانە ئێمە من مامۆسایان نامەوێ وردیکەمەوە بە ئیجازتان نامەوێ مامۆسا من نامەوێ ئەم ئیشە بچووکەینەوە لەوەی کاک بەرزان کێ و کاکێکی و کاکی ئەمە مەوزوعێکە پەیوەستە بە ئەخلاقی هەرچی مناڵێک کا لە هەوری کوردستانە ئەو مناڵی ئێستا لەسەر بێشکەیە ئەو خوشەکەوانەکە کە لە بۆ یەکی ابتیدایی و دوو ابتیدایی ئەو مناڵە جوانانی کە ئێستا خەریکی فێربوون و زانست و زانیاری ئەمە مامۆسایان ئەمە ڕافت ئەم ئەزان چی تێکدانی مامۆسای بەڕست تێکدانی ڕەوشتی کۆمەڵگە ئێستا کاری لەسەر ئەکرێ هەندێک بەرپرسی حکومی هەندێک بەرپرسی حیزبی پشتیوانی و سەپۆرتی ئەم پرۆژەیە ئەکەن کاکە پرۆژەی هاوڕێگەزازی پرۆژە پارەی بۆ سەرفەکری ئەرێ لە بیرتان چووە بە سەدان دەفتەر ئەکرا ئەدرا بە هەندێک کەس لە هەندێک زانکۆیە بۆ ئەوەی دانیشن سیمیناری جێندەروازی و یەکسانی جێندەری بۆ خەڵک شیکەنەوە کە پیاوژن لە جێندەر بۆ خراپە بۆ جێندەر لەگە هاوڕێگەزبازیان جیاوازە هەندێکیان پارە بۆ ئەم شتانە ناشاردرێتەوە مامۆستا مامۆسایان تۆ بۆ یەک پاکێجە مامۆسا یەکسانی جێندەری یەک پاکێجە یەکسانی جێندەری پشتیوانی هاوڕێگەزبازی گۆڕینی ڕەگەز هەموو ئەمانە بە یەک پاکێج سەپۆرت دەکرێن کاکە ترەمپ کات ڕاستەوخۆ بە ملیاران دۆلار کە بایدن سەرفی ئەکرد ڕاستەخۆ ڕایگرت کە پشتیوانی پرۆژەی هاوڕێگەزبازی یەکسانی جێندەری گۆڕینی ڕەگەزیە کرد ئەمانە بە یەک پاکێج پشتیوانی کراون زۆرێک ئێستا حالیان کۆنسوڵی ئەمریکی لە عێراق و لە هەرێمی کوردستان و ئەمانە پارە سەرف ناکا بۆم پرۆژەیە چونکە ئێستا سیاسەتی ئەمریکی لەم پرۆژەیە گۆڕاوە خۆم شتانە شتێک نین کاکە تۆ ئیشاریتەوە تۆ ئەتەوێت باز نەکرێ بایدن خۆی باسیە کرد ئێستا ترەمپ خۆی هەڵی ڕام کرد خۆمە شتێک نییە من و تۆ دانیشین لێرا بڵێن کاکە هەیە و نییە کورە 100% هەیە برای من کورە 100% هەیە لە هەرێمی کوردستانە بەو بەرفراوانیە هەیە کە لە ئەوروپا بەراتی بەدواداچوون بڕواتە ناو مامۆسایگیان نەخێر بەو بەرفراوان کورە کێ حەدی هەیە بەو بەرفراوانیە لە هەرێمی کوردستانە باسی پرۆژە و ڕەگەزبازی بکە هەر ئەو پیاوە بە ئەدەب و بە ئەخلاق و ڕەوش بەرزانی کە لە کۆڵانەکانە هەن یعنی بزمانیەوە بڕێ باسی هاوڕێگەزبازی بکە لەو کۆڵانەیە خۆ ئەمە کوردستان ئەمە خەڵک بە ئەخلاق و بە ڕەوشتە بەڵام تۆ دەی مەترسیەک گەنیتە ناو خەڵکەوە تۆ دەی بۆمبێک لە ناو خەڵکە ئاتەقێنیتەوە خەڵکی بە ئەخلاق و بە ڕەوش لە هەرێمی کوردستانە زۆرینن بەڵام کە تۆ هاتی 4 مناڵ ئەخلاقی 4 مناڵت تێکدا مێشکی 4 مناڵ شۆردەوە ئەبێت بە مەترسی لەسەر تەواوی کۆمەڵگە ئیشی ئێمە ئەوەیە نەهێڵین یەک نەفەریش
یەک نەفەریش بۆ ئەم پرۆژەیە بخەڵەتێنرێ یەک نەفەریش ئیشی ئەمە نەخێر کەس حەدی نییە دانیشێ لە هیچ شوێنێکە باسی پرۆژێ هاوڕەگەز بازی بکات لە هەرێمی کوردستان چکە یاسادانی عراقی باشە یعنی کاکسەر خوا با پرسیارەکە وا بم یعنی ئەتەوێت تۆ بڵێ ئەم دەستەیە ئەم ستافە ئەم سەرۆکە پاڵپشتن یان ڕێگە خۆشکەرن بۆ دروستکردنی ئەم جۆرە ڕێکخراوانە من خۆمە پارێزم لەوەی دانیشم و ڕوبەڕووی جەنابەت مناقەشە بکەم بەڵام ئەم پرۆژەیە بوونی هەیە برای من پاڵپشتی نییە ڕێی پێ نەدراوە کەس ئەم ستافی نوێی فەرمانگەیە بە هیچ جۆرێک ناتوانانی و نەیتوانی و نەی کردو باشڵەت ئەم دەستەیە ئەم سەرۆکی فەرمانگەیە ڕێگە خۆشکەر بۆ دروستکردنی ئەم جۆرە ڕێکخراوانە یعنی کە تۆ ناوێنێ وەکو پرۆژە لە هەرێمی کوردستانە مامەڵەی لەگەڵەکرێ کە بەرپرسی باڵای لە پشتە خەڵکیکەی بەپێی ئەو یاداشتەی کە دراوە بەڵێ پێویستی بە سەلماندنەیە ئاخر ئەم یاداشتەی ئیمزای 14 نەفەری ناو ڕێکخراوە ناحکومیەکانەوە بەڵێ ڕێخۆشکەر بووە بۆ ئەوەی ئیشی ئاوڕەگەزبازی لە هەرێمی کوردستان بکرێت ئاخر ئەمە ناچێتە جۆرێک لە قین و قینکاری بەرامبەر بەم ستافە چکە دەگوترێ ئەمانە مانگێک لەمە پێش گواستراونەتەوە لە فەرمانگە نەماون بۆ ئەو کاتە قسەیان نەکردو ئێستا خۆیان ئەڵێ ئێمە دەستمان لە کار کێشاوەتەوە یعنی من قسەم لەگە کردوون ئەڵێ ئەمانە دەرکراون یاداشتەکەش کۆنە مامۆستا یاداشتەکەش دەمێکی هەیە ئەی بۆ لەم تەوقیتان لەم ڕۆیان ئەم کۆنگرەکەن و قسەکەن دکتۆر محەممەد خەیات محەممەد سەباح خەیات ساڵی پار لە سیوێکی حەوتە مامۆستا عەفوم کە ساڵی پار سیوێکی حەوت دکتۆر محەممەد سەباح خەیات ویستی کۆبوونەوەیەکی ڕۆژنامەنووسی بکە لەسەر ئەوەی ستافی تازە خەریکی ئاسانکارین بۆ کاروباری کۆمەڵێک ڕێکخراو کە شکاتیان لەسەر بووە لە مەسائلی پرۆژیا و ڕێگەزبازیە ئەو پیاوە بەڕێزە دەست لە کارکێشانەوەی تەقدیم کرد هەڕەشەی زۆریشی لێکرا ڕێگریشان لێ کرد کۆبوونەوەی ڕۆژنامەنووسی بکە ئەم شتە درێژەی هەیە مامۆستاگیان ئەم شتێک نییە من پێم وتی لە بابەتی شخصی پۆستی چی بوو لە فەرمانگە کاکسەر نەبوو بە 5 کەس پۆستی چی بوو لە فەرمانگە سەباحەت مامۆستا گیان خۆت بە دواداچوونی بۆ بکە مامۆستا خۆتی لێرامەیە ئەو پیاوە بە ناونشانی ڕاوێژکار لە فەرمانگە خاوە ناحکومیەکان دامزراوە لە کاتێکا پۆستی وا بە هیچ شێوەیە لە ڕووی یاساییەوە لە ناو فەرمانگە بوونی نییە هەر بوونی نێن ئەو برادرە نە سەرۆکی فەرمانگە بوو نە جێگری سەرۆکی فەرمانگە نە سەرۆکی بەش بووە نە دامزراوە لە فەرمانگە هێنراوە بە ناوی خشرانی ڕاوێژکار لە کاتێکا لە ڕووی قانونیەوە ئەو فەرمانگەیە بۆی نیە ڕاوێژکاری هەبێ چکە بەڕێوەبەرەکەی خۆی مدیرعام لە قانونا ڕاوێژکاری نییە ئەجابرا خۆ من دام نەناوە ئەوە لە فەرمانگەوە نهاتووە لە دەرەوە تەوجیه کراوە ئەوە کوردی و قوتیەکەیەتی خەڵکێکە بووە کە ویستراوە خەڵکی تری پێ ناشرین بکرێ و یعنی ئەو قسەیەکراوە و هیچ پۆستێکی ڕەسمی نییە تا دەستی لە کار کێشا بێتەوە کاک عیماد تۆ لەکەیەوە لە فەرمانگەی کاک عیماد تۆ لەکەیەوە لە فەرمانگەی ڕێکخراوە ناحکومیەکانی خۆت من لە فەرمانگەری من بەڕێوەبەری ڕێکخراوێکم قوربان کاگەما بەڕێوەبەری ڕێکخراوی ناوەندی نیشتیمانیە بۆ مافی مرۆڤ ئێمە 10 ساڵە لەو بوارە کارەکەین تەنیا لەو ڕێکخراوە پێشتریش ئەزمموی کارێک بۆچی بۆتم حامێکی سەتاسەتی ڕێکخراوە ناحکومیەکان دەڵێ ئەوان ئەڵێ ئەو ستافە ئەمیش گلەی هەیە لێ ئەڵێ خراپ بوو ئیشی ئێمە ئەوە نییە دانیشین ئێجاقیچەکە با گلەی هەبێ خۆ من دانانیشم بەرگری لەوە بکەم کاک ئیشی من ئەوەیە دێم ئەڵێم حەقیقەت و واقعێک لێرە بوونی هەیە ئەم پیاوە نابێ بڵێ بوونی نییە من ناڵم بوونی دیاڵم فەرمانگە نە کار ئاسانی کردووە نە تۆماری هیچ ڕێکخراوێکی کردووە نە یارمەتی ڕێکخراوێکی داوە نە هیچ شتێک سیاسیە کردوێتی ڕاگەیاندن کارێک کردوێتی تۆ چۆن توانی بە ناوی فەرمانگەوە بڵێ ئێمە بە دوواداچوونمان کردووە لەناو فەرمانگەی بە دوواداچوونەکەت ڕێژەی سەرکەوتنی بە دوواداچوونەکەت چەند بووە من بەرپرسیارم لەو قسەی قوربان لە ڕووی یاساییەوە تەحەمولی قانونی ئەفڵەن تا چەند توانیتە دەست ببەی بە ئەو مەلەفانەی کە ڕێگەت پێ نادەن ببینی هیچ کەسێک مامۆساییان ئەمە هەرێمی کوردستانە من ئەڵەن تەحەمولی قانونیەکەم قوربان هەرکوێ بێ کەیفی خۆیەتی من تەحەمولی قانونی ئەو قسەیەکەم کە فەرمانگە نەم تۆماری هیچ ڕێکخراوێکی لەو بوارا کردووە نەکار ئاسانی ئەکرێ بە ناوی کەوە بیانی بۆ نمونە ئەڵم نە تۆماری کردووە نەکار ئاسانی لە فەرمانگە بووی تا ئاو حەقسەت کردایە برا تۆ لە فەرمانگەنی دوادەم لە فەرمانگەنیت بە ناوی فەرمانگە شەو قسە مەکەم ئێمە بە دوواداچوونمان کردووە دڵنیای شتیوار ڕووی نەداوە قوربان کاک سەرۆ لای جەنابیشت یعنی بەڵگەیەکەیەکە لە ئەم جۆرە ڕێکخراوانە لە ناو
فەرمانگەی ڕێکخراوە ناحوکمیەکانە تۆمار کرابێتن؟ کاکە ئەم پیاوە لە دەروێ ڕێکخراوە ناحوکمیەکانە ئەکرێ بڵێ ئەوەندەی من ئەزانم ئەوەندەی من بیستومە ئەوەندەی پێیان وتوم نییە، بەڵام کاکە 14 نەفەر لە ناو ڕێکخراوە ناحوکمیەکانە ئەڵێن هەیە. کامیان بەڵکەکەی بە قوترە کاک سامان کەسێک لە دەروێ ڕێکخراوە ناحوکمیەکان بڵێ بە دواداچوونێکم کردووە. ئەخر کاک عیماد لە ڕووە قانونیەکەی ئەڵێ هەم قانون هەم دەستوری عێراقی ڕێگە بە دروستنی ئەم ڕێکخراوانە نایە بیدەن بە ئەنجومەنی وەزیران. کاک سامان ڕاستەکە 100% ڕاستەکە 100% وایە قانون و دەستوری عێراقی ڕۆبەڕووی هەر کەسێکە بێتەوە کە ئیش لەسەر ئەم پرۆژانە بکە. قسەکەی زۆر دروستە لەمەیە، بەس کێشەکە ئالەمایانەکەڵی بوونی نییە. ئاخر مامۆساییان 14 کەس لە ناو ڕێکخراوە ناحوکمیەکان یاداشتیان نووسیوە ئیمزایان لەسەر کردووە، نەک ترساون لەوەی ئەم قسە بکەن. منطقە کاکی ماریانی کابراڵێەوە 14 کەسیانی لە ناو ئەو دەستەیە کارەکەن ئەڵێ هەیە با ناو ڕێکخراوەکە پێ بوتینە یان تا فلان ناڵە بڵگەوان لەبەردەسە فلان ڕێکخراو کاکبەرزانی زای لەسەر بەڵگەرانی تۆمارەکە کردووە بەناوی کاکە یەکیان بەڕێوەبەری یاساییە دانیان بەڕێوەبەری بە دواداچوونە خۆمانەوە خواردبوو قوربان هەرەو بەڕێزانە بوون کە ئەوەی پێ بڵێ یاساییە بەڕێوەبەری بە دواداچوونی هەرو بەڕێزانە بوون ئێمە یاداشتمان لەسەر بۆ گیرت خواردوە کاکە تۆ بۆ گیرت خوارد بەرکەوتمان لەگەڵ بۆ قوربان لەبەرێ بەڕێوەبەری ڕێکخراوی بوون 24 ساعت بەڕێوە فەرمانگەیەوە بوون جەناب ساڵی جارێ لە ڕۆژتووی ئێمە هەفتی جارێ بانگیانە کردین کاکە. ئێدە لەشتان ساغ بێ برایگیان وڵای دیارە ئەو پەیوەندی بە خۆتانەوە هەیە چ پەیوەندی بە ئێمە ئەزانی قوربان ئێمە ئێمە هەلولمەکەتی درابی شعابی قوربان ئێمە شارەزای کاروبارەکە ئێمە 10 ساڵە کارمان لەگەڵ 4 ئەستافی جیاوازی فەرمانگا کردووە لە کاک فازیلەوە بۆ کاک ئەکرەم بۆ کاک بەرزان بۆ کاک فەلاح. قسەکەی ئێمە تەنیا یەک دێڕە ئەوەیە کە دۆخی ڕێکخراوە ناحوکمیەکان لەگەڵ ئەم فەرمانگەیە لەگەڵ ئەم ستافەی ئێستا زۆر باشتر لەگەڵ ستافی پێشوو کێ هەر گلەیەکی هەیە پێی وایە هەر ناقانونیە کراوە ئەوە داواکاری گشتیەوە دەستەی نەزاهاوە ئەنجومەنی وەزیرانەوە دادگا بڕای سپاتی کا و عقوبەی و کەسەبە. ئێمە باسی بواری کارگێڕیەکەین بواری یاسایی بواری نەزاها بواری پارە بواری هاوڕێگەزبازی ئەوە بابەتێکی قانونێ بێ ئیسپات بەلامەوە تۆ زانیتی حاجی کاکە تۆ ڕێکخراوێکت هەیە لە دەرەوەی فەرمانگەی ڕێکخراوە ناحوکمیەکانی سەیرم پێدێ ئەم بەرگریە چڕەکەی سەیرم پێ ئەڵی من بەرگری ئەمیش ڕەنگە بەرکەوتنی هەبوو بێ لە هەردوو ستافەکە پێی وایە ئەم ستافە باشترن لەو لە ڕووی ئیداریەوە. کاکە ئەم شتێکی شخصیە کاک سامان ئەمە شتێکی شخصیە یاڵا کرد هەموو ڕۆژە لە ڕێکخراوە ناحوکمیەکان چایە خواردەوە قاوەیە خوارد شتێک شخصی کەیفی خۆیەتی ڕێکخراو هەبووە ڕاگیراوە کاکەم پیاوەڵێ بوونی نییە ئەی ڕاستان بۆ ڕاگیرا کاکە خۆ کاک فەلاح ئیجازی نایەوە تێبرا خۆ لەسەر تۆماری نەکرد لەم ستافە نەبووە مەبەستەکەی کاک سەروەریش ئەڵێ هەبووە کە نەبوو ئەو لە هەر ستافێک تۆمار نەکراوە لە زەمەنی ئەم ستافی ئێستەی فەرمانگە نەخێر ڕاستان هی پێش کاک بەرزانیشە من شایەتی بۆ کاک بەرزانە دەم هیچ پێدی کاک بەرزان نەبوو پێش کاک بەرزان هیچ پێدی کاک بەرزان کاک بەرزان سکاڵای زۆر لەگەڵ ڕێکخراوی ڕاستانە سێ ڕێکخراوی تر داواکاریە کاکە سێ ڕێکخراوی تر داوایان لەسەر بووە ئەم سێ ڕێکخراوەی تر ئەبوو بە دواداچوونی پێ بەدوای بکرێ ئیشوکاریان ڕابگیرێت تا ئەوەی یەکلایی ئەبێتەوە کە ئەمانە خەریکی چ بەزمێکن هەر لەگەڵ دەست بەکاربوونی ستافی نوێ هەر سێ ڕێکخراوەکە یەکسەر ڕێگە پێدانیان پێدرایەوە بەبێ بە دواداچوون ئێستا کورە مامۆساییان وڵا ئەوەندە زۆر باشە دەتخوات دوا قسەی خۆتم پێ بڵێ وەڵام کاتی بەرنامەکە تەواو بوو بەخوا مامۆسا پرۆسی سیاسی تەبیعەتێکی هەیە مامۆسا ئاساییە هێزی سیاسی داواکاری گشتیشە گۆڕێ لە مەهرێما هێزی سیاسی ئەتوانێت داواکاری گشتیش لا بدا لێرە یاسای حیزبە نەک یاسا و قانون و دەستور یاسای حیزبە حیزب بڕیارەدا یاسا چۆنە ئەمە هەرێمی کوردستانە باوە تۆ بەتەمای بڵێ وەرەقە و پەیڕە و نازانم چی وایە و تۆ بپێ ئەم پەیڕە و وەرەقانە و ئەم شتە وان نییە و باسی چی بۆ منەکەی کاک عیمادگیان خۆی ئێمە لە گوێی گایە نەخۆتین بە قوربانێ بوو وەڵا قسەی تۆی گەر زۆ کۆمیدیە وەرەقەی چی و قانونی چی و یاسای چی ئەمە هەرێمی کوردستان زەمانی کاک فەلاح زۆر باشە وەڵام سپاسانەکەم زۆ سپاس کاک سەروەری مەلا ناتا کاک سەروەر ناو گەرم نەبووە زانی دەست خۆش بێ
سپاس دەگەمەڵا تۆزە خەتایمەتیا بوو درەنگ کەوتین ئەنا حەز بەگەل لە بیدات و لەگەڵمانە زۆر سپاس بۆ جەنابەت زۆر سپاس بۆ کاگە عیماد حەمید بەڕێوەبەری ناوەندی نیشتمانی بۆ مافی مرۆڤ سپاس بۆ ئامادەبوونتان سپاسانەکەم زۆر سپاس بۆ ئێوەش کە تاوەکو ئێستا بینەری بەرنامەکەم بوون بەخواتان ئەسپێرم خواتان